پاڵپشت بۆ کارمەندانی هاتوچۆ بۆ پۆلیسی هاتوچۆ و بۆ هەموو چینی توێژە جیاوازەکان لەبەرەوەی لە ئێستادا حکوومەت هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە کە بڕینی موچەی فەرمانبەرانە بە شێوازێکی گشتی ئەمە هەمومان هێناوە سەر شەقامەکان خاڵێکی سەرەکیە کە داوای موچەی مانگی خۆمانەکەین موچەی مافی خۆمانەکەین چکە بەڕاستی ئەوە ئێستا مانگی 6 خەریکە کۆتایی پێدێت تەنها یەک موچەی ساڵی 2020 وەرگیراوە 5 مانگ ڕۆشتووە هیچ موچەیەک وەرنەگیراوە. داواکاری ئێمە ئەوەیە کە وەکو کارمەندانی هاتوچۆ هەمووان ئەو بەڕێزانەش ئەمڕۆ لەگەڵمانان هەموو یەک داواکاریمانەیە کە موچەکانمان ئێمە پێشتر داوامانە کرد موچەکانمان هەمومان جەکجارێ بدرێت و دواکەوتنی نەبێ ئێستا نەک ئەوەیان بۆ نەکردوون حکوومەت هاتوون پێچەوانەی دەستوری عێراق کاوان ئەمیشێمە بە پێچەوانەی قانون دەزان بەڵام خۆیان پێچەوانەی دەستوری عێراق هاتوون پاشدارێکی تر بڕینیان لەسەر موچەی فەرمانبەران داناوە کە ئەمە لەگەڵ هیچ یاسا و قانونێکان ناگونجێ ئێمە 6 مانگە موچەمان وەرنەگرتووە 2 مانگە وەرمان نەگرتووە بەڵام ئەگەر حسابی مانگەکانکەن ئێمەوە لە مانجی حوتانی موچەی مانجی یەکمانەوە ینی 6 مانگە چاوەڕێ بووین چاک بکرێن لە جیاتی چاکردن دەستیان بۆ بڕینی قوتی ئەو هەموو فەرمانبەرە بردووە. کەی تێراگای لە برسیوە عەلی حەمە ساڵح ئەیود وەکەم وا هاتوو ئەیود ئەگەر بێت و ئەو تەنکەرانەی کە ئەڕۆن لە عینزالەوە ئەفرۆشێ بەملاوە بەولایە ئاو بێ من وڵاتی پێ بەخێوەکەم ئاو بێ وانە بوو ئەیکوا ئێستا خیرەتی یەک قسەکە بۆ ڕوونکردنەوە نایە هەچە لە حانێکا بۆ من بابەجا من ژیانم وەستاوە بە پێ هاتووم بۆ ئێرە لە تافگەوە کاکە من دەجار ڕوونکردنەوەمانە بیکەن بۆ خاتری خوا وەرن بەهانەی ئەم خەڵکە چینی مامۆستا و فەرمانبەر و ئەم مرورە بە ڕێزانەوە ئەو کارمەندانە و فەرمانبەرانی کە لێرن کاکە جان ژیانان وەستاوە ئاوا ناڕوە وڵاتەکەمانەکو سەحەی تاتانی لێ هاتووە تووشا یاری تیاکە بەڵام من بۆم نەبێ بچم بۆ لێر دیارە ئەمڕۆ ئێمە پاڵپشتی هێزەکانی ناوخۆکەین بەڕاستی ئەمڕۆ پشتگیریان یەکەین بەیانی و دوو بەیانی بەرفراوان یەکەینەوەی بۆ ملیۆنی پێتان ئەڵێن گۆڕان عەلی حەمە ساڵە ئاواتی شەڕجەنرال کامەیە چاکسازەکەتان کامەیە گۆڕانتان ئەم شارەتان ناخۆش کرد ئەم شارەتان فێری زمان درێژی کرد. موچەی پێ نەدرێ پێویستە بە حرمەتی خۆی بۆەوەی زیاد شکۆی خۆی Olá,